بەڵێ خۆشەویستان لەگەڵ ئەوەی کە جۆ بایدن هەڵبژێرا بۆ سەرۆکی ئەمریکا و دۆناڵد ترامپ لابرا یاخود لاچوو لەسەر پۆستەکەی وەکو سەرۆکی ئەمریکا ناڕەزایی بشێوەیەکی زۆر لە ناو هاوڵاتیانی دانیشتووی ئەمریکادا بڵێ کەوتوتەوانێ بۆ مەبەستە پەیامنێرمان تاها ئالان بە شوەیەکی ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. تاها سڵاو لێبێ و ئەم کاتت باش دواڕەوشی ناڕەزایەتیەکان لە ئەمریکا لە ئێستادا چۆنە و بەچی گەیشتووە؟ بینەرانی گەلی کوردستان باشە ئەوەی بینیمان دوێنێ هێرشکرا سەر پارێگای کۆنگرسی ئەمریکا لە و هێرشەدا 4 کەس بوونە قوربانی، یەکێکیان بە گولە کوژرا ئافرەتێک بوو کە سەربازێکی دێرینی هێزی ئاسمانی ئەمریکا و لەگەڵ 3 کەسی تراکە لەو هێرشەدا بەهۆی کێشەی تەندروستی و گیانیان لەدەستداوە. ئەوەی کە ڕوویدا دوای ئەوە بوو کە دانەڵد ترامپ داوای لە ئەنگرانی کرد هەڵکوتنە سەر پارێگای کۆنگرسی ئەمریکا لەوەیە کە گەشتنە ئەوێ پەلاماری پارێگاکەیاندا و چوونە ژوورەوانێ و چەندین شتیان لەناو بارێگەکەی شکان دەرگا و پەنجەرەیان شکان هێرش دەستیان کرد بەسەر بارێگاکەیە لەو کاتەدا بە کە کۆبوونەوەی ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەران هەبوو بۆ دەنگدان بۆ تەصدیقکردنی ئەو دەنگانەی کە درابوو بە سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا لەو ئەو پرۆسەی وەستێنرا ئەوەی کە بینیمان ئێمە دوای چەند سەعاتێک وەستاندن و دوایەوەی هێزێکی زۆر گەیاندرایە واشنگتن، دوایەوەی لە واشنگتن پرۆسەی قەدەغی هاتوچۆر ڕاگەیاندرا و 2 شاری ویلایەتی ڤێرجینیاش کە لەسەر سنووری واشنگتنە بە هەمان شێوە بڕیاری ڕاگررتنی هاتوچۆدرا. ئێستا وەزعەکە هادێ بۆتەوانێ کێشەکان بووکو پێشتری لاتوانێت کۆبوونەوەکان لە ئێستادا کە سەعات 2 بەیانیە بە کاتی واشنگتن ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەران لە کۆبوونەوەدان ئێستا گەشتۆتە ویلایەتی پەنسیلڤانیا. لە ویلایەتی پەنسیلڤانیادا ئێستا جارێکی تر دەنگەکان وەستێنرا دوای ئەوەی سیناتۆرێکی کۆماریەکان و لەگەڵ چەند ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی دیموکراتەکان ئەنجامەکەیان ڕاگرت. ئێستا لەوەیدان کە دەنگ لەسەرەوە دەبرێت ئایا قبول بکرێت ئەو ڕێگرتنە یان نا لە ئێستادا دەنگانەکە بڕێوەیە لە ماوەی چەند دقەیەکی ترا لەوانەیە تەواو ببێت خۆی ئەبوایە 2 سەعاتی پێ بچێت بەڵام لەبەر کەمی کاتەکە دەیانەوێت بە زووترین کات پرۆسەیە تەواو بکەن و کێشەکە تەواو ببێت و بەردەوام بنەوە لە ئەنجامی دەنگدانەکە. سپاس بۆ پەیامنێرمان تا ئالان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵێمە بووی. سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان ئێستاش ئەچینە لای پەیامنێرمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵێمەدا ئامادەیە بۆمانە دوێ لەسەر بڵاوکردنەوەی ئینسکلۆپیدیای کۆیە لە کتێبێکی 8 بەرگیدا. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو زانیاری زیاتر لای تۆیە. چونر هەر وەکوەوەی ئاماژەت پێکردەم ڕۆ لە سەرۆکاتی زانکۆی کۆیە 8 بەرگە کتێبی کۆبەرهەمی بڵاو نەکراوەی تایر ئەحمەد حەوێزیە. من بۆ زانیاری زیاتر لەسەر کتێبەکە زۆر بەڕێز دکتۆر دەریا حەوێزی دەدوێنم ڕاگەیاندنی سەرۆکاتی زانکۆیە. زۆر سپاس کاکتۆر ئەگەر بیتە لەمایکە نزیکیتەوە. ئەم کۆبەرهەمە دەستنووسی چییە و ئەمڕۆ دەتانەوێت چ ڕۆڕەسنیی بۆ ساز بکەن؟ سپاس بۆ دەرفەتتان دەستان خۆش بێ. دیارە ئێمە لە سەرۆکاتی زانکۆی کۆی وەکو لەسەر کتێبەکان نووسرایە لیژنەیەکمان هەیە بەناوی لیژنەی ئینسایکلۆپیدیای کۆیە. هەوڵمان داوە لەو لیژنەیە کە منیش شەڕەفی ئەندامیەتیم هەیە بە سەرۆکایەتی سەرۆکی زانکۆ و چەند کەسێک لە کەسایەتیانی سیاسی و ئەکادیمی و ڕۆشنبیری لەسەر ئاستی کۆیە کوردستان هەوڵماندا ئەوەی لەسەر کۆیە نووسراوە لە بابەتی جوگرافیە، ئەدەب، فۆلکلۆر هەمووی لە پرۆژە ئینسایکلۆپیدیای کۆیەدا کۆکەینەوە. یەکێک لەو با بڵێن ئەو بەرهەمانەی کە وەکو پاشکۆی ئینسایکلۆپیدیا ئەو ڕۆبڵاوی دەکەینەوە بریتە لە کۆمەڵێک دەستنووسی مامۆستای مێژوونووس مامۆستا تایر ئەحمەد حەوێزی. مامۆستا تایر ئەحمەد حەوێزی مامۆستایەکی سەرەتا بڵێ مامۆستا بۆ دواتری کە خانەنشینیش بووە لە کۆیەدا هەوڵیدا ئەوەی لەسەر کۆیە نووسراوە لە بەسەرهات و مێژوو و فۆلکلۆر و بابەتی زمان و ئەدەبیات کۆی کاتەوە چەند کتێبێکی لە ژیانی خۆیدا بڵاو کردەوە. بەداخەوە مەرگ ڕێگەی پێ نەدا هەندێک دەستنووس لە لای بنەماڵەکەیان مابووە. من وەکو خۆم شەڕەفی ئەوم پێبەخشرا هەم
نوێنەری بنەماڵەکە بم هەر نوێنەری سەرۆکایەتی زانکۆ بم بۆی دەستنووسەکان وەرگرین لەوێ لە لای خزمەکان هەمومان هێنا تایپمان کرد ساڵێک زیاترەوە پرۆژێ ئیشی لەسەر دەکەین هێناومانە کردمان بە 8 کتێب زیاتر لە 2000 لاپەڕەیە بە هەموو کتێبەکان بریتە لەو هەژبەرگە 3 بەرجیان بە ناوی شەوچەرە لە کوردەواری خۆمان بۆ ئەو شتانە بەکاردەهات کە شەوان خەڵکی مەجلیسەکان و کاتەکانی پێ بەڕێوە دەبێت لە بابەتی مێوژ و گوێز و لەو بابەتانە بەڵام ئەوە کە ناوی لە ناو شەوچەرەواتە کۆمەڵێک بەسەر هاتوشتا چەند بەرهەمێکی تریشە جگەلەوانە ئەگەر باسی لەوە بکەین ئینسایکلۆپیدیاکە تەنها بۆ قەزای کۆی یاخود نەحوی نەکانی دەوروبەریشی دەبێت ئێمە ناومەلێنە ئینستایکلۆپیدیای کۆیە کە دەڵێن کۆیە واتە وەکو لە کۆندا دەگوترا وراتی کۆیە ینی کۆیە و دەوروبەری بە هەموو قەزا و ناحیەکانەوە چەند مامۆستایەکی جوگرافیەمان لەگەڵە دکتۆر لوقمان و دکتۆر ڕۆستەم کە پرۆفیسۆر یاری دەدەنە بواری جوگرافیا لەسەر هەموو جوگرافی گوندەکانی دەوروبەر ئیش دەکەن دکتۆر حەیدەر کە یاری دەدەری سەرۆشی زانکۆی بۆ کاروباری زانستی خۆی و تیمێکی ناوخۆیی و بیانی لەسەر مێژوو ئاسەواری دەوروبەری کۆیش دەکەن دەکرێت وردەکاریانە زیاتر لەوان وەرگرن من وەکو ڕاگەیاندوو وەکو تەبێژی زانکۆ بەس لەوەندا زیاتر ناتۆن نەبچ بنەوەکە کە تۆ بڵێن دەستنووسەکانتان کۆ کردوێتەوە گرنگترین سەرچاوە مێژوویەکان باز لەو شوێنەوارە کەلتوری مێژوویانە دەکات نووسەر لەم کتێبەدا ئەو کتێبانی ئەو ڕۆبڵاوی دەکەینەوە زیاتر بابەتە فۆلکلۆریەکانە هەندێک دەستنووسی مێژوویشمان دەستکەوت بەڵام دەستنووسە مێژوویەکان وردەکاری زیاتری دەوێت یانی دەکرێت بڵێن لە هەنگاوی دووەمدا چکە ئەوانە پێویستی بە سەرچاوە هەیە پێویستی بە ساختکردنەوە هەیە بۆ نمونە باسی ڕووداوێک دەکات لە سەرەتای سەدەی بیستەمیان کۆنتر پێویستمان بەوە هەیە بچینەوە سەر سەرچاوەکان زارێ نەکەوتۆتە بواری جێبەجێکردن دەتانوێت ئەمڕۆ چۆن داوەشکردن یاخود ئەوە بە چەند بەرگتاندی کۆپی کردو داتە ناو بۆ بڵاوکردنەوە ینی واتە چەند ئەوە 8 بەرگە کتێبە بە تیراژی 500 دانەیە کارۆن 500 دانەیە بەڵام لەبەری هەندێکی بەسەر کتێبخانە و بەسەر بوارە ئەکادیمی شتەکاندا بەش دەکرێت ئەوانەی کە زانکۆ با بڵێن کۆنتاکتی لەگەڵیان هەیە لە کتێبخانەکانی کوردستان لە زانکۆکانی کوردستان دەکرێت بڵێن ئەو ڕۆ هەوڵ دەدەین چەند کەسایەتیەکی ئەکادیمی و ڕۆشنبیری لە کۆی و لە دەوروبەری و لە بنەماڵەکەی کۆکەینەوە هەوڵ دەدەین 200 دانەیەکدا بشکین باشە من دەمەوێت پرسیاری ئەوە لێ بکەم ئەمە بۆ یەکەمین جارە ئەم کۆبەر هەمە بڵاو دەکرێتەوە یا پێشتر ناسەنیکی بۆ کراوە نەخێر ئەو ڕۆ یەکەم جارە کە چەند ڕۆژێک پێش ئێستا لە چاپ بۆمان گەڕایەوە ناومەلی ناو کۆبەر هەمی بڵاو نەکراوە واتە هەم وەکو چاپ بڵاو نەکرێتەوە هەم وەکو مەڕاستیمش یەکەم جار ئەو ڕۆ دەکرێت بانگشی چێتا کردو بۆ بڵاوکردن و ناسەنی واتە لە کوردستان لە طبعا لەبەری بە زمانی کوردیە لە سنووری هەرێمی کوردستان دەرنەچوو نەماتوانیوە خەڵکانی بیانی بانگێش بکەین بەڵام لە سنووری کوردستان کەسانی ئەکادمی هەم لە یەکێتیەکانی با بڵێن نووسەران لە زانکۆکان لە ئەکادمیان لە مامۆستایانی زانکۆ لە خوێنکارانی ماستەر و دکتۆرا لەو کەسانە هەموو بەشدار گەلێک سپاس دکتۆر دەریا خەوێزی سەرۆشی ڕاگەاندنی زانکۆی کۆی زۆر سپاس بەڵێ سنوور ئەمە زانیاریەکان من لەسەر کۆبەرهەمی بڵاوکراوەی تاهیر ئەحمەد حەوێزی ئەگەر شتێکتان نەبا بێخود پرسیارێکتان نییە من دەگەڕێمە لایەوە بەڵێ خۆشەویستان لە کۆیەوە ئەچینە سلێمانی کە ئەمڕۆ حوتی یەک بڕیار وایە کە بە هاوکاری بەڕێبەرایەتی وەرزشی سلێمانی و باوکاریەکەتی پاسکیل سواری عێراق لقی سلێمانی پێشبڕکێکی پاسکیل سواری لە ئۆتێل داوا واتە لە بەکرەجوانێ بۆ تاسوجە بەڕێوە بچێت ئەنجام بدرێت بۆ ئەو مەبەستەش پامنێرمان شوان بە شوەیەکی ڕاستەخۆلیەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بێ شوان سڵاو لێبێ و بەیانیت باش چالاکیەکە چۆن بەڕێواچێ کاتژمێر چەند بەڕێواچێ وە کێنە و کەسانی کاتوانن بەشدار بن لەو چالاکیەدا سڵاوتان لەبێت بانی بینەرانی گەلی کوردستانیش باش دیارە ئەمڕۆ لە دەستپێکی ساڵێکی نوێ یەکەم چالاکی وەرزشی لە سنووری پارێزگای سلێمانی ئەنجامەدرێت بەدەر لە چالاکیەکانی تۆپی پێ چالاکیی پاسکی سواریە کە بەڕێوەرەتی وەرزشی سلێمانی ئەنجامیاوە هەڵبەت ساڵی ڕابردوو بۆ هۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەک لە کوردستان لە سەراسەری عێراقا چالاکی وەرزشەکان وەستان دوای ئاساییکە بوونەوەی بارودۆخەکە و دەستپێکردنەوەی بەشێک لە چالاکیەکان هێشتا کاریگەری وەستانی و چالاکیان و نەبوونی پاڵەوانتی بەسەر یاریزان و بەسەر یانەکانەوە دیارە بۆی بەڕێوەرەتی وەرزشی سلێمانی لە کۆتاییەکانی ساڵی 2020 چەند چالاکیی ئەنجامە و ئەم ڕۆژکە سەرەتاکانی ساڵی 2020ەکە چالاکیی پاسکی سواری ئەنجامەدات ئەمەش بۆ ئەوەی زیاتر یاریزانەکان دانەبڕێن جارێک دەستکەنەوە بە چالاکیەکانیان لێرە بڕیارە پاسکی سواریەک ئەنجام درێت بۆ کوڕان و کچان
لە بەردەم ئوتێلداواوە بە ئاراستەی بەرەو شەقامی جوتسایدی دەواازی سلێمانی تا دەگاتە تاسلوچە من لێرە بۆ قسەی زیاتر بەڕێز مامۆستا جەمال عەلی بەڕێبەری وەرزشی سلێمانی میوانمە مامۆستا جەمال سڵاو لەبێ ئەگەر پێم بڵێ ڕێوشێنەکان چۆنە ڕاو تا چەند هاوکاری کراون بۆی ئەم پاڵەوانتی لێرە ئەنجام بەیانیتان باش بەانی ئێوە بینەرانی گەلی کوردستان باش ئێمە ئەو بەڕێبەتی وەرزشی سلێمانی لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری پارێزگای سلێمانی و سواسی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوانەکەین کاک حەمەد سایی کە هاوکاری کردوین بۆ ئەنجامدانی چەند چالاکێک لە بودجەی پایتەختی ڕۆشنبیری ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە پێشبڕکێکی پاسی سواری بۆ کوڕان و کچان ئەنجامە درێ بە هاوکاری یەکێتی پاسی سواری سلێمانی کە ماوەکەی 15 کیلۆمەترەوە و لە ئەو فولکەخڕەی سەرچنارەوە دەست پێ دەکا هەتا نزیکی تاسووجا ئێمە سواسی بەڕێوەتی پۆلیسی هاتوچۆی ناوەندی سلەیمانی یەکەین و بەڕێوەتی تەندروستی سلەیمانی فەرمانگەی فریاکەوتنی خێراکە هاوکارمان و وەسواسی ئەو بەشداروانەکەن کە بتوانین ئەمڕۆ بەشدارێکی باش بکەن ئەتوانم بڵێم ئەمە پێنجەم چالاکی ئەنجامیە دەین بەردەوامە بین لە چالاکیەکان ئەگەر هاوکاری مادیمان بکرێ و سواسی دەستگاکانی ڕاگەر نەکەین بە تایبەتی گەلی کوردستان کە ئەمڕۆ ئامادەی لێرە هەیە دوای وەستانی چالاکیەکان بۆی ڤایرۆسی کۆرۆنا بۆ مای زیاتر لە دەمان تا چەند گرنگە لە ئێستاە بەم چالاکیانەوە خۆیانە یاریزانەکان جارێکتر بەرەو پاڵەوانتیەکان بەرەو پێشبڕکێکان ڕاپکێشرێنەوە بۆ ئەوەی کە ماوەیەکی زۆرە دانیشتن و پاڵەوانێتی نییە ئێمە بەڕاستی ئەگەر بڵێن چالاکی وەرزشەکان پێویستەوە لیژنەی ئۆلۆمپی و یەکێتی وەرزشەکان چالاکیەکان ئەنجامدەن ئێمە وەکو هاوکارێکی ئەوان وەکو تاواکەری کارەکانی ئەوان چەند چالێکێکمان ئەنجام داوە یەکێک لەوانە پاڵەوانتی شەترەنج بوو پاڵەوانێتی تۆپی سەبەتەی کچان بوو بالێ کچان بوو لەگەڵ تیپە ملیەکانی سلێمانی پلەیە کە ژمارەیان 22 تیپە هەتوانم بڵێن دوای ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا چالاکیەکان لە سلەیمانیە بە شێوەیەکی باش دەستی پێ کردوێتەوە بە تایبەتی ناو مرکزی سلەیمانی و یەکێتی وەرزشەکانی سلەیمانی کامە جێگەی خۆشحاڵی ئەتوانم ئەگەر ڤایرۆسی کۆرۆنا نەبووایە سلەیمانی بە تایبەتی نوێنەرایەتی بەڕێوەتی وەرزش پلانێکی تایبەتیان هەبوو هەمیشە لە کاتە سەختەکانی داراییە چالاکیەکان نەوەساوە بە خۆشحاڵیەوە ئێمە توانین بۆی بتوانین وردە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە تێپەڕین و خۆپارێزیش بکەین چالاکیەکانمان دەست پێ کردوێتەوە و هەموو یەکێتی وەرزشەکانی سلەیمانی لە ماوەیە چالاکی زۆر ئەنجام درراوە دەستخۆش بێ سپاس بەڕێز جەمال عەلی بەڕێبەری وەرزشی سلێمانی بەڵێ چ نور بڕیارە کەمێکی تر پێشبڕکێکە لێرە دەست پێ بکات ئەوەی جی سەرنجە ژمارێکی زۆر لە کوڕان و کچان لەم پێشبڕکێیە بەشدارن بەتی یاریزانانی یانەکان کە ماوەیەکە بەهۆی نەبوونی پاڵەوانێتیەوە دابڕاون یاریزانی زۆر بە ئەزبوونی تایەکە لەسەر ئاستی عێراق تەنانە دەریشەوە بەشداری پاڵەوانێتی کردو بەشداری پێشبڕکێ پاسکی سواری کردووە ئەمڕۆ لێرە هاتووە بەشداری کردو ئەمەش گەڕوتینێک و بێزیکی زیاترە بەخشێ بە پێشبڕکێکە کە بڕیارەکەم یەکتر لێرە دەست پێ بکات. سپاس بۆ پەیامنێرمان شڤانڕۆڤ کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمە داوای سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ خۆشویستان هەر لە بواری وەرزشدا دەمێنینەوانێ و هاوکارمان کۆژین بەڕگەیەکی وەرزشی بۆ ئامادە کردین با بەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوامە بین. سڵاو بەیانێکی پڕ تەندروستیتان باش ئەمڕۆ باس لە چۆنێتی یاریکردنی قاچ و جۆرەکانی ئەەکەین کە من ئەڵم جۆرەکانی قاچ مەبەستم ماسوولکەی پێشی ڕان و دواوەی ڕان و ماسوولکەکانی سمت و لاتەنیشتی سمت ئەگرێتەوە ئەم یاریانەی کە من پێتانی دەڵم و ئامۆژگاریم هەیە لە سەریان خانمان زۆر حەز بە یاریکردنی قاچ ئەەکەن هیوادارم ئەو کەسانی کە یاری قاچ ئەەکەن بە تایبەتی یاری سکوات و یاری ئەو یاریانی کە بە ئامێرەکان ئەکرێت بەبێ ڕاوێژی ڕاهێنەرەکان لە خوانەوە وەزن زیانەکان چونکە کردنی یاری قاچ پێویستی بە تەکنیکێکی باش هەیە بۆ ئەوەی کە بتوانی یاریەکان ئەنجام بدەی ئێمە چەند جۆرێکی یاریەکانتان پێ دەڵێن فەرموون لەگەڵمان بن. ئەمە ژێکێکە لە جۆرەکانی یاری قاچ کە
ئەم یاریزانە بۆمانەکات ئەو کەسی کە سەرەتا ئەم جۆرە یاریە کات ئەبێت یەکەم جار تەکنیک فێر بێت کەواتە کە تۆ تەکنیک فێربی شازی قازدانان و حرەکەی جسمێکە هەستایت و دابەزایتەوە ئەو کاتە لەو کاتە ئەتوانی وەزنیش بەکاربێنی بەڵام زۆر لە یاریزانەکانمان وا ئەزانن کە یاری قاچیان کرد هەتا وەزن زیانەکەن ماسوولکەکانیان گەورە نابێت لەبەر ئەوە ئەبێت تۆ دایم هەچ کاتێک کە بتەوێت یاری قاچکەی هەت جۆرە یاریەکی تری بکەیت تەنانەت یاری قاچنا ئەبێ فۆکسێکی تاوا بخیتە سەر شێوازی تەکنیکی یاریەکە و اینجا بە دوای ئەوە ئەتوانی وەزنەکان وردە بە پێی توانای خۆت زیاد بکەیت فەرمونون ئەم یاریزانە بۆمان ئەکات قاچی بەتاوەتی لە سەر مانسەبەکە داهانێت دەبێت ئەم یاریزانی کە ئەم جۆرە یاریەکە ئەم جۆرە یاریە پێی دەوترێت دمبل ستێپەپ بۆ پێی ئەوترێت دمبل ستێپەپ ئەم یاریزانەمان دمبل سیپەیە ئەگەر باربێڵیش بەکاربێنێ شەفتێکە ئەی خاتە سەر شانی ئەتوانێت بۆ شێوازە بیکە ئەو جۆرە یاریزانانە ئەتوانن بیکەن کە تەرکیزیان بەخۆترا بەس کەسێک کە سەرەتا بێ ئەتوانێت یەکەم جار بە دمبلز بیکات و فەرموو بۆ مامکە بەم شێوازە ئەبێ بۆ سێت و دابەزێتەوە نابێت بە هیچ شێوەیە پشتی ڕێک بێت کە بەرزە بێتەوانێ قاچی لە خواری مانسەبەکە گیرەکە بۆ ئەوی باڵانسی تێک نەچێت لە کاتی هەستان بەسەر مانسەبەکەیە فەرموو ئەتوانێت بە قاچەکەی تر بۆشمان بکات بەم شێوازە ئەمە سوودەکەی بۆ پێشی ڕان و دواوەی سمت و پوزیش ئەگەیانێت ئەم جۆرە یاریە. ئەمەش جۆرێکە لە جۆرەکانی یاری قاچ بۆی ئاماژە بەمانە دەدەم خانمان زۆر حەزیان لەم جۆرە یاریانەیە ئەمە یەکێکە لەم یاریانی کە زۆر خانمان سوودی لێ ئەبینن بۆ لاکانی سمت زۆر خانون کێشەی لاکانی سمتی هەیە ئەڵێ من دایم یاری ئەەکەم بەڵام هیچ لەو یاریە سوودی لێ نبینم نابێت تۆ ئەگەر بتەوێت یاری قاچ بکەی نابێت ئەتیمات بخەیتە سەر یەک ماسوولکە دەبێت هەموو ماسوولکەکان بجوڵێنی ئەمەش یەکێکە لەو جۆرە یاریانی کە بۆ هێبدب ئەکرێ کەسی ئاسایی کە تازەیە و کورسی نەکردوانی واتە سەرەتایەتی ئەم جۆرە یاریەکە ئەبێ لەسەر جیهازەکە بەم شێوازە بیکە قاچی ئەکاتەوە بە هێواشی ئەیگەڕێنێتەوە بۆی زیاتر ئەتیمات بخاتە سەر ئەو ماسوولکەی کە خۆی مەبەستیەتی سکی ئەباتە ناوە پشتی ڕێکە نابێت هیچ نوشتانەوەیەک لە بەشی سەروی ئەو کەسەیە هەبێت ئەبێت فۆکسێکی تاوا بخاتە سەر ئەو ماسوولکەیە کە ئەم حرەکەکەی پێەکە جۆرێکی ترمان هەیە بۆ ئەو کەسانەیە کە زۆر یاریان کردووە کۆرسیان گۆڕیەوە لەسەر بەرنامەی ڕاهێنەرەکان ڕۆشتون ئەتوانن بە شێوازێکی قورستر بیکەن ئەمە ئەوە شێوازە ئاسانەکە بوو کرمان ئێستا بە شێوازێکی قورستر ئەگەر بیکەن زیاتر تەرکیزی ئەوێ فەرموو بە شێوەی سوات یاریزانەکە ئەوەستێ جارێ حرەکەکە ناکە هەتا بەتاوەتی ئەزانێت کە جێگیر بۆ لەسەر ئامێرەکە اینجا ئەو کاتە دەسەکات بەکردنی حرەکەکە کەواتە ئەم یاریزانە بێسکی بەرێتە ناوەوە سمتی دەرەپەڕێنێ پشتیشی ئەبێ ڕێک بێت لەکردنی ئەم جۆرە یاریە و ئەم جۆرە یاریە ئەبێت وەزنەکەی زۆر بێ بۆ لەبەرەوەی تۆ هەڵ ئەستی بەسەر جیهازەکەیە کۆنتترۆڵ زیاترە بەسەر جیهازەکە ئەگەر وەزنەکە کەمتر بێت ئەو کەسە تووشی پێکانێکە بێت لەسەر جیهازەکە. ئەمڕۆژ چەند زانیاریەکەم پێیان لەسەرکردنی یاریەکانی قاچ هیوادارم سوودێکم بە ئێوە گیان دەبێت هیوای تەندروستی و لەش ساخی بۆ ئێوە. بەڵێ خۆشێستان لە تەوەری دومی پرۆگرام لەگەڵتان بەردەوامین ئەویش وتمان گفتوگۆکردنە بێ لەسەر ئەزمموی چەند ساڵی ژنێگۆک و تاقانەی مختاری گەڕێک کە بێگومان لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقدا تاکە خانمێک کە کاری مختاری دەکات لە شاری سلێمانیە کە ئەویش خاتوو چنوورە. ئەمڕۆ باز لە ئەزمموی کارکردنی دەکەیم زانین لە ماوەی کارکردنیە لە ماوەی ئەو چەند ساڵی کە کاری کردووە ئەو کێشە و گرفتانی کە هاتۆتە ڕێگەی چ لە ڕووی کۆمەڵایەتیە بێ یاخود لە ڕووی کارکردنیەوە بێ
گیرۆگرفتەکانی چی بووە و لە هەمان کاتا وەکو باز دەکرێت کە دەڵێن لە ڕابردوودا خانمێکی تر هەبووە کە ئەویش کاری مختاری کردووە لە گەڕێکی شارەوانی بەڵام بەداخەوە لە ژیاندا نەماوە بە خۆشحاڵیەوە خاتوچنوور توانیوێتی جێگەی ئەو بگرێتەوانەی یاخود ئەو ڕێچکەیە بشکێنێ کە دەوترێت کاری مختاری کارێکی قورسە یاخود کارێکە زیاتر تایبەتە بە پیاوان ئەم توانیوێتی ئەو ڕێچکەیە بشکێنێت و ئەو کارە بکات. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ خاتوچنوور کە چنوور حەمەد تۆفیق کە بەڕێزیان مختاری هەردوو پرۆژەی نیشتەجێبوونی کورسیتی 1 و کورسیتی 2 خاتوچنوور بەخێر بێ سڵاو لەبێ. سپاس دەکەم سپاس بۆم بەسەرکردنەوەیە دەستان خۆش بێ مادومکردن. بە پێچەوانەوە بەخێر بێ سەرچاو. چنوور خان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری هەڵبژاردننی کاری مختاری بۆچی ئەگەڕێتوانێ بۆچی پێت خۆش بوو کە ئەم کارە بکەیت بیرۆکەی یاخود سەرچاوی ئەم بیرۆکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ هەرچەنە ئەوم زۆر باس کردووە بەڵام هۆکاری ئەم کارە کە هەڵم بژاردووە یەکەم هۆکار بەوە گەڕێنمەوە کە ژنان لە زۆر بوارە کار ناکەن. کاتێک کە بینیم ئەم بوارە ژنی تیانە حەزم کرد ڕێچکەشکێن بم بۆ ژنان و حەز ناکەم هەر تاقانەش بم حەزەکەم بە دوای منە ژنان زۆر بێن لە بوارە کار بکەن. پێم وابێت لە 2013ەوە ئەو کارەکانی حەوت ساڵە تاوا کردووە بۆ لە مانگی 2013ەوە تقریبی 7 ساڵە من مختاری گەڕەکەم. کۆمەڵی مختارەکان تا چەند هاوکارتن چنوور خان؟ وەڵا زۆر هاوکار من طبعا هاوکاری ئەوان نەبووایە من تا ئێستا نەمەتوانی بەردەوام سەرەتا بەلایەنەوە نامۆ نەبوو کە تۆ داوای ئەوەت کرد بتەوێ ببیتە مختار؟ سەرەتا زۆر پشتیوانیشیان لێ کردم وتیان پێمان خۆشە ئەم بوارە هەر پیاو نەبێت حەزەکەن ژنیش تایە کار بکە. زۆر پشتیوانیان لێ کردم و زۆر هاوکاریشیان کردم. ئێستا بەس تەنها مختاری ئەو دوو پرۆژەیت یاخود چەند پرۆژێکی تریشی لەژێر دەستایە؟ بەڵێ بە وەکالەت گەڕەکی سایبستی و دیستی و لوبنانستی و گەڕەکی جیهانیشم لایە تقریبی 5 گەڕەکەم لایە. 5 گەڕەکەت ئێستا ئەگەر سەرەتا باسی لەوە بکەین کە خێزانەکەت چۆن بوو یان کاتێکە باسیەوەت کە بتەوێ ببیتە مختار هەڵوێستی خێزانەکەت چۆن بوو؟ ڕێگر بوون یان پاڵپشتت بوون؟ سەرەتا ڕێگر بوون. ڕێگر بوون؟ بەڵێ سەرەتا ڕێگر بوون هەتا وام لێکردن قەناعەتیان کرد. بۆچی ینی هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنی تەوانێت بە تەسەوری تۆ بۆچی کاتێکە ژنان بیانەوێت کە هەنگاوێک بۆ کارێکی نوێ بن بە تایبەت ئەو کارانی کە دەگمەنن بۆچی بە تەسەوری تۆ بۆچی ڕێگر ئەبن لەو کارانەیە؟ بە تەکیید کۆمەڵگەی ئێمە زۆر قسەی لەسەرەکرێن جا ژنانیش هەر یەک تۆز دەرکەوی کۆمەڵی قسەت دوا ئەخەن کۆمەڵێ شتە پێ ئەڵێن ئیتر بێگومانێکێکیش لەوانە ئایلەکەی منەکە لەوە ئەترسێ ئەڵێ لەوانەیە دوایی کچەکەمان بێتە جێی توانجی خەڵک لەوە ترساون دڵنیام بەڵام کە بینیان خۆم جورئەتی و کارمتیایە و ئەتوانم سەرکەوتو بم بە سەریە ئارەزویکیشم هەیە بۆ کارەکە زۆر زۆر کارەکەمم خۆشەوێ هەر خۆشەویستی کارەکەشمەوای لێ کردوم تا ئێستا بەردەوام بم. کەواتە گرنگە ژنانیشان بەشانی پیاوان ئەو کارانەیە لە هەموو کارێکە ئەو کارانی کە پێیان خۆشە و دڵیان ئارەزویەکە بیکەن بێگومان ئەمە باسی ئەو کارانە ناکەین کە پێویستی بەهێزە کارەکانی تر کە ژنانی شەتوانن ئەنجامی بن دروستە بیکەن. بەڵێ زۆر دروستە و هیچ کێشێکی شتیان نابینم. بەڵێ زۆر باشە. جگە لە کاری مختاری لە دەرەوەی کاری مختاری هیچ کارێکی ترەکەیت ئەندامی لە هیچ ڕێکخراوێکە؟ بەڵێ بەڵێ مەشغوڵی کاری ڕێکخراوەی. بەڵێ دانیشتوانی ناو پرۆژەکان پرۆژەی ئەوانی کە باسی کازان پێم وابێ 5 پرۆژێ ئەوان تا چەند دڵخۆشن بەوەی کە خانمێک کاری مختاریەکات و خانمێک کارەکانیان بۆ ڕاییەکان؟ زۆر دڵخۆشن هەیەە هەر ئیشیشی نییە ڕۆژانە سەردانمەکە زۆر پێیان خۆشە. بە تایبەتیش کە من ئۆفیسەکەم لە ناو هینەکەیە پرۆژەکەیە زۆر نزیکە بۆ ئەوان لە ناو پرۆژەی کورستی دوایە لەبەر ئەوە زۆر کار ئاسانی بووە بۆ خەڵکەکە خەڵک ناڕوات بۆ شوێنێکی دوور بە دوای منا بگەڕێت. بەڵێ ژنان تا چەند پاڵپشتت بوون؟ ژنان زۆر پاڵپشتم بوون زۆریش لیان داوم
ینی نازانم نازانم هۆکاری چییە لە هەمان کاتەعنی دوولایەن بووە ژن هەبوو زۆر پشتیوانم بووە زۆر دەستی گرتووم و بۆ زۆر شوێن بردومی لەگەڵ خۆیانی بە کەسی زۆر باشی ناساندوم بەڵام زۆر ژنیش هەبووە لێیاوم کە بێگومان لە ڕێگەزی خۆت ئەگەر پاڵپشتت بێ ڕەنگە ئەوە خۆشتر زۆر خۆشە بە دڵنیاییەوە تۆ لەکوێ پیاک پشتیوانت بێ و لەکوێ هاوڕەگەزی خۆت پشتیوانت بێ کە لێ هەموو معاناتەکانی تۆ تێگە درستە ڕۆژانە چەند کاتژمێر کارەکە یاخود چەند کاتژمێر لە ئۆفیسە ئەمێنیتەوە کاری مختاری کاتژمێری بۆ نییە کاری مختاری کاتژمێری بۆ نییە جاری وا هەیە تۆ لە 11 شەوە زۆر زەڕورە تەلەفۆنێکت بۆیە مەجبوری بڕۆی بەڵام بە دیاریکراوی کاتی من لە سعانەوە بۆ 12 بەڵام هەر کاتێکیش لە دوای دەوامەکەم هەر کەسێک کارێکی بە من هەبوو بێ بە دڵنیایە بۆم جێبەجێ کردووە بۆ جێبەجێکردنەکە بێ بگەڕێتەوە بۆ ئۆفیسەکە یاخود ئەگەر مۆر و ئیمزایك پێت بێتوانی لە شوێنێکی تریش بێت ئەگەر بەس مۆر و ئیمزا بێ لە هەر کوێ بم بۆ یەکەم بەڵام ئەگەر تێدی بێ کەسە بێتە لای تۆ لە هەر شوێنێک بەڵێ ئەو گرفتانەی یاخود دیارترین ئەو گرفتانەی کە دووچاری کارکردنە بێتوانێت لەگەڵ تۆیە هەر لە سەرەتاوە لە 2013 هەتا ئێستا زیاتر دووچاری چ گرفتێک بوویتەوە زۆر بەکەمی گرفتێکی وا هەبووە ئەنی بڵێن کە بۆم چارەسەر نەکرێ سوپاس بخوا هەر کێشێک هاتۆتە لای من چارەسەرمان کردووە بەڵام کێشە زۆرە لە کاری مختاریە ینی تۆ لەگەڵ هەموو دایرە و دام و دەستگاکان دیارترینیان کاری مەحکەمەیە تۆ کە کەسێک تەبلیغی بۆ دێ ئەبێ بگەڕی ئەم ماڵە لە کوێ بزانێ ئەو ماڵە لە شوێنێ ئەماوە بە دوایە بگەڕی لەگەڵ ئەو مبەلیغەیە کە ئەو کتابە ئەهێنێتە لای تۆ ئەو داواکاری ئاهێنێتە لای تۆ بەڵێ ئەو ئیشانەی چنۆرخانە و ئیشانەی کە پێویستی بە سەردانکردنی لای مختارە زیاتر چ ئیشێک پێویستی بە سەردانکردنی لای مختارە بەڵێ ئیشەکان نازانم بەڵام کارتی زانیاری زۆر زەڕورە کۆدی ئاسایش زۆر زەڕورە نیشتەجێ بوون کەسێ نیشتەجێ بێ لە سنوورەکەی تۆە زەڕورترین شتە ئەو کەسێکەیەتە سنوورەکەی تۆ ئەبێ یەکەم شت بێ خۆی بە تۆ بناسێنێت تۆ ئاماری بۆکەی لای خۆت دواتر ئەزانی کە ئەم کەسە لە سنوورەکەی تویان نیشتەجێە ئەنجا من هەر هاوڵاتیەگێتە سنوورەکەی منەوە پێش هەموو شتێ فۆرمێکی تایبەت بە خۆم دروست کردو بۆی پڕەکەمەوە دواتر هەوەیەکی بۆکەم بۆ خۆ ناساندن ئەمە هەیە چنوورخان یاخود مختارەکان یەکەم ئیشیان ئەوەیە ئاماری سنووریان هەبێ ئاماری سنوورەکەی خۆیان هەبێ ئێوە چ ئیشێکتان بۆ فۆرما بێت ئێمە ئیشمان بەردەوام پێ بێ لەبەرەوەی محکەمە لەوانەیە بێت داوامان لێ بکە لەبەرەوەی هەر بۆ زانیاری خۆشمان ڕۆژانە خەڵکێتەوە بۆ پشگیری لەسەر چی بۆیەکە لەسەر چی ئەساسێک چوزانی ئەو کەسە نیشتەجێ لە سنوورەکەی تویاگەر ئاماری نەبێ لای تۆ درستە لەگەڵەوە شاف هەوەیەکیشیان بۆ ئەەکەین بۆی هەر کات هاتەوە ئێمە دووبارە ئەم فۆرمە دەرنەکەینەوە بە هەوێکەیەک سەرزانین ئەوە نیشتەجێ بووی کاتێکە چنوورخان کەسێک لە گەڕێکێکەوانێت چێتە گەڕێکێکی تر بێگومان پێما بێبێ و کارتەش بگۆڕێت ئەو کاتە پێویستی بە چییە پێویستە سەردانی کێ بکات بەڵێ ئەو کاتە ئەبێ سەردانی مختارەکەی خۆی بکاتەوە مختارە نوێیەکەی گەڕەکەەکە کە ئەوێت مختارە کۆنەکەی ئەبێ هەوەکەی تەسلیم کاتەوە و تەیدەیەکی نەقل لە لای مختارە کۆنەکەی و بعد بۆ مختارەی کە تازە ئەچێ نیشتەجێ بێت ئەو کاتە ئەویش بە هەمان شێوە فۆرمێکی نوێی بۆ پڕکاتەوانی و زانیاریەکانی لێوەرەگرێت وەرگرتنی زانیاریەکان لە کاتی سەردانکردنی لای مختارە بەپی ئیشەکە ئەگۆڕێت یاخود هەمویان هەر کۆمەڵێک زانیارین پێویستە بۆ هەر کارێک و زانیاریانی لێوە هەموو کەسێک هەر هەمان زانیاریە بەڵام ئێمە بە تایبەتی بۆ کەسانێک کە بیانی نیەنە سلێمانی ئەوانە تۆزێ معلوماتەکانیان چڕترە و زیاتری شتیان لێداواکەین بەڵێ کاری پرۆژەکان چنوورخان لە نێوان کاری مختاری لە پرۆژەکانە هیچ جیاوازێکی هەیە لەگەڵ گەڕەکەکانە یا هەر هەمان کارە هەمان کارە بەڵام قورسیەکەی ئەوەیە مشکلەی زۆر تایە زۆر بەکەم و کورتی جێهێڵدراوە ئێستا من 5 گەڕەکەم لایە مەکتەبێکی تیانە تقریب 5-6 ماڵە 5-6 ماڵ تۆ مەکتەبێکی بنەڕەتیت نەبێ ینی زۆر
بە تایبەتی لە کاتی کە مەکتەبە کرێتەوە دەرگای قوتابخانەکانە کرێتەوە ئێمە زۆر مشکیلەمان هەیە یەک مەکتەب هەیە لە ناو کورسیا تا ئێستا تاو نەکراوە ئێمە چەند ساڵە داوای ئەوە مەکتەبات پێنج پرۆژەکە هیچیان خوێندنگەی هیچیان تیای نییە تەنها دیێستی تایەتی ئەویش خوێندنگەیەکی نێودەوڵەتیە بڵین ئەهلیە حکومی نییە کەواتە ئەتوانین بڵێن گرفتەکان یاخود قورسیەکە زیاتر بۆ ئێوەیە بۆ پرۆژەکانە بۆ پرۆژەکانە بە تاکیدکە گەڕەکە کانیکە لەوانەیە ئەو کێشانیان کەمتر بێ چکە حکوومەت هەر یەکسەر خۆی ئەڕوا پرۆژەکانی بۆ ئەبات درستە ئەمان کۆمپانیا دروستی کردوەکە بۆ خۆی لە ئاستی خۆیەوە درستی کردووە پرۆژە یاخود هیچ پلانێکتان هەیە بۆ 2021 هیچ پرۆژەیەکتان هەیە کە بتانەوێت ئەنجامی بن وڵی پرۆژە زۆرە بەس پرۆژە خۆتەزانی بە ئام هەمووی وەستاوە ئێستا سنوورەکەی ئێمە ئەو مەکتەبە زۆر زەڕورە بکرێتەوە بنکەیەکی تەندروستی لە سەدانەوەشی تاوە بووە ئەوەش نەکراوەتەوە و لە ناو کورسیەکە پێویستمان بە کورستی دووە شوێنەکە دیاریش کراوە پێویستمان بە مزگەوتێکە ئەوەشمان هەر بۆ نەکراوەتەوە ئەنێ خەڵک زۆر داواکاری لە سەرەتی بە تایبەتی مەکتەبەکە بەڵێ باشە وەکو چنوور حەمەد تۆفیق بە درێژایی کارکردنت لە ماوەی ئەم هەر ساڵەدا کێ زۆر هاوکارت بووە مەبەستت ئایلەکەما یا گشتی لە ناو ئایلەکەی بەرامبەر بێت ڕەگەزی مینە بێ بە شوێکی گشتی کی هاوکارت بووە بەڵێ لە ناو ئایلەکەی خۆمە هاوسەرەکەم زۆر بە دەرەجێ یەک پشتیوانمە زۆر سپاسیەکەم لێرەوە بە تەکید لە من زیاتر ماندووە چکە من هەموو ڕۆژ مناڵەکەم لای ئەودانم ئەگەر ئەویش لە ماڵ نەبێ بەڕاستی مناڵەکەم لەگەڵ خۆمایە چکە کەسی خۆمم لێوە نزیک نییە بە دەرەجێ یەک هاوسەرەکەم پشتیوانمە بە دەرەجەی دوو خانەوادەکەم ماڵی باوکم براکانم خوشکەکانم دەرەجەی سێش هاوکارەکانم ڕەفیقەکانم هاوپیشەکانیشم کاتە هاوپیشەکانی یاخو مختارەکانی تریش هاوکارتن بەڵێ بێگومان کتە جوانەکە تا لەولاوە دانیشتووە تەمەنیشی باشە عنی ئەوە نییە کە زۆر پێویستی بە حەزانەوە بۆ شتانە بێ بەڵێ ئێستا باشە بەڵام بیدایەتی کارەکەم 6 مانگ بوو هەر لەگەڵ خۆمە ئەمبەر بۆ ئۆفیسەکەی خۆم کە باوکی لە ماڵ نەبوو ئەروەڵە لەلایەکەوانەیە کارەکە ئەگاداری مناڵەکەت بی دەستەکانە خۆش بێت چنوورخان لە کۆتاییە هیچ وتەیەک شتێکت ماوە داواکاریەک شتێکە باسمان نەکرد بێ بتێ باسی کەیت تەنها یەک داواکاریم هەیە لە حکوومەت بم پرۆژانەیە بچنەوە بە تایبەتی ئەو مەکتەبەی کورستی زۆر زەڕورە دووهەم داواکاریشم لە ژنانەوەیە بێنە پێشەوە بێنە ئەم بوارەوە کار بکەن هیچ ترسێکی تیانە کارێکی زۆر خۆشە من زۆر مەرتاحم پێی ماندوو نەبیت نمونەت زۆر بێت زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس ماندوم کردن سپاسانەکەم دەستان خۆش بێ سپاس بۆم بەسەرکردنەوە بەخێر بیستە چاو سپاس بۆ چنوور حەمەد تۆفیق کە بە ڕێزیان مختاری هەردوو پرۆژەی نیشتەجێبوونی کورسیتی 1 و کورسیتی 2 سێ پرۆژەی تریش بکە بەڵێ خۆشەویستان ئەچینە لای بابەتێک کە هاوکارمان کاروان نازم لە کۆیە بۆی ئامادەکردووی کە باز لە زیندانێکی سیاسی دەکات لە ماوەی زیندانێکەدا چەندین کاری دەستڕەنگینی کردو و ئەنجامی دا با پێکەوە بینەری بین و دواتر بەردەوامە بین. سڵاوتان لێبێەوەم کاتتان باش دەمانەوێت لەم دیمانەیە لەگەڵ زیندانێکی سیاسی گفتوگۆ بکەین سەبارەت بەو کەرەستانەی لە نێو زیندانەکانەوە نووسیوێتیەوە و لەگەڵ ئەو تەزبیحی تا ئێستا 34 ساڵە بە پشتێنی هاوڕێ زیندانیەکانی هۆنیوەتیەوە بۆمان بازکە کە بۆ یەکەمین جارە لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە چیرۆشی نێو زیندان بۆ ئێمە دەجێڕێتەوە ئەویش زۆر بەڕێز کاک دێدەوان یاعقوبا زۆر سوپاس کاک دێدەوان بۆ دیمانی کە بەێمەت بەخشی سوپاس بۆ ئێوە ئینشاڵڵا لەو چەند خولەکە حەق بەوە دەدەین بەو ڕابردووە باشە ئەم کەرەسانت تا ئێستا کاک دێدەوان چۆن پاراستوو لای خۆ تێشنێتەوە وەڵا ئەو کەرستانە لەبەر ئەوەی لە ڕۆژانێکی زۆر تایبەتدا دروست کراون یان نووسراون دەبی سەنگ و ڕێزیان
نەک لە بەرۆی خۆمە لەبەر ئەوەی ناو زیندانن هەڵبژیرێ هەر ئەو هۆکارەش بووە وای کردووە لەو زەمانەدا کە 34 ساڵ بەسەریدا تێدەپەڕێ داشت بێ و بڕۆ بفەوتێ لە دەستمان بەڵام ئەو دووشتە کە ئەو تەزبیع پەڕۆینەیە لەگەڵ ئەو دەفتەرەی ناو زیندان هەڵبگرم یا بیپارێزم. سەرەتا دەمێ باس لە چیرۆشی تەزبیحەکە بکەین لە چیوە ئەو چیرۆکە دەست پێ دەکات وە لەکوێ کۆتایی دی ئەو تەزبیع 101 گرەیە نەک 101 دنک ڕەنگە 101 چیرۆکی لێبتۆ بەڵام ئەم بە خێرای باسی دەکەم هەر زیندانیەک کە دەگیرە هەموو شتەکانیان لێ دەستان نەوەک یان خۆی بخنشێنی یان هەوڵ بدا هەرێ یان بێوێ لە ئەمنەکان پێت تەنگاو بکە یان سەربێک بۆشێنێ لەوانەش پشتێن قەدەغا بوو پشتێنەکانیان لە پشتێ دەکردنەوە خەڵک ئەو زمانە زۆری بەرجی کوردی لەبەر بوو پشتێنەکانیان پارچە ئەوەندە لێ دەکرد بۆ ئەوەی چای زیندانەکانی پێ بەستن کە دایان برد بۆ لێ کۆڵینەوە جا ئەو پشتێنانە لێوێ دانرا بوو منیش هەڵسام لە هەر پارچەیەک لەو پشتێنانە پارچەیەکم بەددان لێکڕ هیچ کەرستێشترمان لەکن نەبوو ئامرازێک وەکو دایم و ئیتر بامدا هەم بەددان و دەست ئەوجا بامدایەوە ئیجا کردمە سێبەندی لە پاس سێبەندیەکەی کردمە گرێچن لە پاش ئەوەش کردمە شیراز بۆ ئەوەی تەزبیعێکی 101 دنچی لێ دروست بکەم لە چی لە پشتێنی ئەو هاوڕێیانم کە ڕەنگە هەندێکیان پێشمەرگە بوون ڕەخت و فشەکدانیان لەسەر بەستابێ هەندێکیان دەمانچیان لەژێر شاردەوە هەندێکیان نارنجۆکیان لەژێر شاردەوە یعنی هەر پشتێنێک چیرۆکێکی خۆیە بەڵام بەر لەو پشتێنە کە ئەو تەزبیع هەم لێ دروست کرد بوو تەزبیعێکی ترم هەبوو هەمان شێوە بوو ڕۆژێکیان شەو بوو هەند دوو گەنجی سلێمانی دەگوازرانەوە بۆ ئەمنە سوورەکەی سلێمانی لە ئەمنی هەولێرەوە سابتە ئەمرەکە هاتە ژوورێ وتی کە لە بچەمان پێ نییە بەداخەوە دیار بوو ئەو ڕۆژە لاوی کورد زۆر گیرا بوون ساڵی 86 باز دەکەم هاوینی 86 زۆر گیرا بوون کە لە بچەکانیان بەشی نەکرد بوو وندە خەڵک گیرا بوو وتی شتێکم دانێ تای بە تەزبیحەکەی دەستی من کەوت گوتی ئەو پەڕۆیم دەرێ ئەمیش گوت بەشکە گەنجەکە بەدەستکراوی ببا بۆ سلێمانی وتم ئەوە بۆ خواپەرستی ئەوانە خەریک بوو لێمدا وتی قسانەمە بەڵێ خۆشێستان ئێستاش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئەچینە لای پەیامنێرمان فەرحان حەمەخان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵێمەیە ئامادێ و پێم وابێت میوانێکیشی هەیە لەسەر پێشبینیەکان بۆ ساڵی 2021 و بۆ داهاتوو. فەرحان سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لای تۆیە و مایک لای تۆیە. بەڵێ چن و سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە من ئێستا لە گەڕەکی جوولەکانم گەڕەکی جوولەکانی یەکێکە لە گەڕەکە کۆنەکانی هەڵەبجە و لە ئێساشدا خانووەکانی ئەم گەڕەکەروەکو خۆی ماونەتەوە و شوێنێکی کولتوری و کەلەپوری پارێزگای هەڵەبجەیە کە من لێرەوە ئەمڕۆ میوانێک داخڵەکەم پێشەوەی بڕۆمە لای میوانەکەم ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک زانیاری و چالاکی جۆراوجۆر هەیە لە دیاتین زانیاریەکان وشار بیاوێڵەیی ئەو پیاوەی کە لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 3 میلیۆن ئەڵغامی هەڵگرتووەتەوە بۆمبێک بە ئۆتۆمبیلەکەی ئاتەقیەوە خۆی سەلامەتە و ئاماژەی بۆ یاوە لە کاتی کارکردنیدا بۆ ژمارەیەک لە وڵاتیان بۆ پاکردنەوەی زەویەکانیان کە بە شێوەیەکی بێ بەرامبەر کار دەکات بۆمبێکی پێدا تەقیوەتەوە بەڵام خۆی سەلامەتە. دیارە من ئەمڕۆمە قسە لەسەر بابەتێک بکەم کە پێشبینیکردنە پێشبینیکردن کۆمەڵێک با بڵێن کەرەستە و کۆمەڵی خاڵ هەن وا دەکا کە کەسێک پێشبینی بکە بەشێک لەو کەسانی کە پێشبینی دەکەن دەیگەڕنەوە بۆ حاسەی 6 یاخود بەشێکی دیکەیان دەیگەڕنەوە بۆ بەهرەیەکە تایان نایە. من لێرە لەگەڵ هاوڵاتیەکە قسەکەم کە پێشبینی بۆ کۆرۆنا کردووە پێشبینی بۆ بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی دۆلار کردووە و لە ناو هەڵەبجەشدا خەڵک ناسیەکە زۆر جالەیە پرسن پێشبینی چییە بۆ ئەم بابەتە. پێم خۆشە چەند قسەیەکی لەگەڵا بکەم کاک حاجی ئازاد ئەگەر بیت ئێرە کاک ئازاد ئەم کاتت باش. سپاسانەکەم ئەگەر پێم بڵێ تۆ لە کێیەکەوە دەستت کرد بە پێشبینیکردن و پێشبینیکردن لەسەر بنەمای چی پێشبینیە؟ قوربان سپاسانەکەم بەخێر بن ڕاستە خۆی وەنیە باشە کاکە فەرحان نایەت ئەمە هەر لە مناڵیەوە یعنی بە فەزڵی خوا خۆ ئێمە ئاڵین هەرچی بە هەڕین بە فەزڵی خوا پشتیوان بەخوا ئومێد بەخوا هەر لە مناڵیەوە ئەتوانم بڵێم ئێوارەی 26 هەشتی 84
نصور شتاوشوار هلا ماڵەوە بین مامە لەسەی صادق بوو دانیشتمی هەلو عندي يعني یەکەم پێشبینی ئەو بوو کە بڵی زۆر مناڵ بووم هات يعني لە بازار لەسەی صادق يعني زۆر دوور تەقەیەکی دوور بوو وتیان چی گوێم لێ بوو باوکما وتیان پێم وایە شەڕی جاشی پێشمەرگەیە جاشی پێشمەرگە ئێمەش ڕاست لەو تەقەوە دوور بین کە لە تەقەکەەوە دوور بین هەل لە خۆ سبحان الله تاکو بڵێن کەسێک دەنگە عازێکی پێدام وتی بەعتا بڵێ هەستە لویا فشێک بەرێکەوە پێم بوو هەڵ لە ساڵێکی خۆ ئەگریا هیمان هەبوو ئێوار هیمان هەبوو ساوەرمان هەبوو ئەی من ساوەر ناخم حتما برنج ئاخم داگیشمەی بەڕەحمەت بێ ئاگا ئەمی وارە کاکە ساوەرەکە حاضرە کاکە سبێنی شەڵا بۆ سبێ ئێوارە برنج لێنین ئیتر ئەگریا و ژیر نەبووەوە وتم کاکە هەستە هەر سبحان الله سووریا دەبەرچاوم ئەتان بینی بەخوێنەوە وتم کاکە هەستە بەرسم بە پێشبینەکە وتم ئەتا هەستە تەنها پاشی دوو خولێکی پێش و سەلەی فیشک هاتو بەر عەدای برام گەوت و بیا بریندار بوو ئیدە چۆم لە حیوە دەخۆم کە بەشە بەتانیەوە تا بانیڵ نەسەندەقەوە لە ترسانە چۆم خەوتم بانی هەستان دایکم وتی بەڕەحمەت بێ وتی بڕۆ وڵا ئەمە چۆن زانی ئەمە کێ پێیوتی وتم دایکە بڕواگە بەدەنگە هاو پێی وتم وتی پێی بڵێ هەستە لویا بریندارە بێ فشک بەرێکەوە ئیتر سبحان الله حەزەکەم زانی هەل تا ئێستا ینی پشتیوان بەخوا هەنێکی خەوبینینە هەنێکی ئیلهامە ینی زۆر جا پێشبینیەکەم بۆ دینار و بۆ دۆلار پێشبینیەکەم بۆ ئەم زروفە ینی هەنێکی بەخەو ئەبینم هەر بەخەو باشە تۆ پێشبینیەکەت کردووە بۆ کۆڕۆنا لێرەش نووسیوتە بەروارەکەی لە چەندی چەنە مەسەلەن ئەو پێشبینیت کرد بەڵێ ئەمە توانێت کاکە تەسویریکە بین با زۆر چاکە ئەمە بۆ ئاگاداری ئەمڕۆ 6/10/2009 ئەزم پێشوەخت خەوم بینی سبحان الله حرێک بالضبط هەر ئەو خەوە هەر ئەمین ئەمڕۆ بووم کە لە خێکم لە خەوما زۆربەی خەڵکی ئەڵا بجە کورتە باڵان هینە لە بەراو جلیسپێ لە بەرابوو هەمی باڵیان لە 70 سانتیما بوو بچکۆلە ئەمبی هەم کاکە بەس من باڵام بەرز بلەوانە ئەم باشم بڵکە بۆ ئاوای سبحان الله سەمەکەم یعنی کەسانێک مستێکم نییە لە نەخۆشخانەی لە بەرابوو یعنی هین بوو یعنی پێم وایە نەخۆشخانە بوو چون بینایکی بەرز بوو هیمە بینی لە بەریانە جلی سەوز و شین ئەو بوو قسەومە ئەو ڕۆژە لەگەڵ مامۆستایەکە بڵین ئەو بوو خۆپشاندان بوو دشتی تێکەڵبوون و کوڕ و کچ لەبەردەم پەروەردی ئەڵڵا بجا خۆپشاندان و کاتێ هاتە خوار لە قادرمەکان بە قەیسەی دوکانمان دەراسی دوکان بووم هاتە خوار ئەبەم شێوەی کرد وتی نەمانێ شتێک قەڵبن وتم پورە باسی چیەکەیەوە وتم پێشبینیم وایە هەر خەویژم دیوە پێم وایە چەند ساڵی داهاتوو ئەم نووساوی کە نووسیوتە وتوتە کەی کۆڕۆنا بڵاو بێتەوە و کەی وتمە کاکە گیان 6/10/2009 وتم بڵاو بێت وتی کەی بڵاو چاچۆ ژوورادە دەرەوە وتی پێم بڵێ کەی بڵاو بێتەوە کەی نەخۆشی بڵاو بێتەوە کەی ڤایرۆس کەی مزگەوت داخرێ نووسیمە تەواوی مزگەوتەکان و بازارەکان دادەخرێن ئەوتە لێرە نووسیمە ئەجا وتی کاکە کەی وتم پێم وایە بەهاری 2009 بۆ بەهاری 2021 پێم وایە لەو مامسافە لەو بەینا پێم وایە يعني ڕوئدا ئەم نەخۆشی ئەم داکەستنی بازارەکان و تەواوی مزگەوتەکان ئەو بوو لە مانگی 2019 لە چین و لە ئەوروپا لە وڵاتانی ڕۆژاوای ئاسیا و ئەوروپا بڵاو بوو تا گەشتە لای جمهوری ئیسلامی ئێران و تا گەشت لای خۆمان ئەو بوو لە ڕۆژی 5/3 مزگەوتەکان داخران لێرە تۆ جیاواز لەمە بەهرەیەکی ترت هەیە لە بەروارە چۆن بەروار لە بەرەکەیت و بەروارەکان بەروارەکان تەنها لێرە چەند حەزەکەم بزانێ ئەم پەنجەیە زۆرمێ نەینووسم نابێ ئێستا بنمونە ئەڵەم بەرواری دوێنێ نەمنووسی بنمونە ئەم نووسینە قەڵەمی من ئێرەیە تەنها وام کردە ژمارە تەلەفۆن ڕقەمی سیارە هەر شتێکت بوێت و ناوی سیانی خۆتم پێ بڵێ 10 ساڵ دیکە بێڵم کاک فەرحان فڵان کەس فەرحان حەمەخان بنمونە تێگەی ئێستا بنووس ژمارە تەلەفۆنی خۆت ئەمە شەو پێوتم کاکە من شتێکی لە خەڵتووە ئەنجامەدەم تێگەی زۆر چاکە ئەزانم پێم بڵێرەوە خولێکی چەند بووە سەعاتی چەند پێ دەڵێمەوە کەی بوو لە ناو خۆتا حەزت کرد با بڵێن کەی بوو ئەم بەهرەیە لە ناو تۆیان دەرکەوت وەستت کرد کە تۆ توانی ئەم پێشبینیانە بکەیت ساڵی 89 ساڵی حەزە زان جوانە هاوەتا 25/7/89 یەکەم پەن نووسیمە تۆ پەندیژە نووسی پەندە نووسم شعر نووسم بەس شعر زۆر بەکەمی چون برایەکم هەیە شاعیرە وازمە ناو بۆ ئەو بە شعرەکان وازمە ناو ئەو شعر بنووسێ بەس من پەند ئێستا دەیان پەند و سەدان پەندم نووسیە زۆرم بێ خۆش ڕۆژانە خەڵ بەکاری هێنێ زۆر دڵخۆشم بەڕاستی پێشبینیەکان و بۆ ساڵی 2021 پێ وایە کە شت ڕووەیاوەمانە حەز ناکەم چونکە خەڵک ئەترسێنم بەڕاستی پێشبینیەکان باش ناڵێن لە 2020 ئەو دۆلار و دینارە چۆن پێشبینیت بۆ کرد بەڵێ من پێم وایە هەر بەهین هەر بە هەمان ساڵی 94 ڕابردووم چون ئەو کاتی عەزەڵەمزان بەرتونیزمی زۆرە کردەوە بوو لە ساڵی 94 لە مانگی نوێ وەرەقە چووە 9500 ناوی عێراقی
9500 دیناری عراقی ئەو محەزم زانانی ئەین شوشە هاڕێکە دەخوار بۆ 3000 دینار لێوان مجموعەیەکی خەڵکی زۆری فەقیر ڕۆژار تیاجوو چەند کەسێکی کەم دەوڵەمەند بوون جا وتم کاگە ئەم بەرزونزمێگە هەر پێم وایە و 94 هەمان سیناریۆ 94 و هەمان ئیسیساقی 94 بێ جا ئیسش پێم وایە لە 125 بۆ 150 یاریەکە بەڵام پێم وایە جالیان پرسیم پێرە برادر وتی کاگازات تۆ باوەڕم بە پێشبینی تۆ هەیە بەس لێرە داخەکە مەحل ئەسەب کە خەڵک هەیە تەقەم پێوەکە تەقەم لێەکە ینی ئەڵێ باوەڕم بە قسانێ نیە وتم دەی کاگە ئایا من ئەو قساگەم تۆ چیت پێیە وڵێتە چەند من ئەڵێم لە 125 بە 150 یاریەکە بەرزونز بکە و پێشم بڵێ تاکەی ینی بەرداوام بێ پێم خۆشە پێم بڵێ پێم وایە مانگی دوو پێشبینیم هەیە مانگی 4 بۆ مانگی 6 وایە ئەمان پێشبینی یەکەم ئەمان باشە حەزم ئەوە بێ بەس پێشبینی دووەم پێم وایە تا مانگی 12 وابێ پێم ناخۆشە بە مانگی 12 هەنی حەز ناکەم کاتە مانگی 12 ئەم ساڵ پێم وایە بەڵکو خوای پێشبینی یەکەم ڕاست بێ مانگی 4 مانگی 6 کۆتایی بێ بەم بەرزونزمە لەبەرەوە خەڵکی فەقیر ڕۆژار تیاچێ یان چەند کەسانێکی کەم ئەمەش پێم وایە دەستی وڵاتانی دەریشیە خۆمان نین خۆمان ئەجا من لێرە زۆر داواکەم لە خەڵکی ئەم هەرێمی کوردستانە حەز دەکەم مامەڵەی کردن و فرۆشتنی خانوو سەیارە هەر ئیشێکی هەیە بیکەن بە دینار کاکە بۆ ئێمە عێراقی کوردستانی کاکە هەنی کاکە بۆم دوونە خانوویەک بە دوو دەفتەر کاکە بۆ بە دوو دەفتەر 24 ملیۆن ئەمەوە کاکە باشە کاگازات تۆ لە قسەکان تاویانی چەند جارێک تر من بینی و باسی حاسی شەش وەوان ناکەی مەسەلەن ئەم حاسی شەشە چۆن واو لێکات تۆ ئەم پێشبینیانە مەسەلەن ئەڵێ و تا چەند ئەم بابەتانە مەسەلەنچێتە قەڵبی بوارێکی زانستیەوە بەڵێ قوربان ئەجدە نەخۆی هینە خۆی ینی هەموو مرۆڤێ پێش حاسێ هەیە یەکێ پێش حاسەیە هەستیار دەست لێدان بۆنکردن بیستن تامکردمانە بەڵام چەند قسە مەکەم پێم وایە لە ڕووی زانستیەوە لە 3000 نەفەرێک وایە کە بەندەیە لەوانە سپاس بخوا لە 3000 نەفرێک حاسی شەشی بەهێزە 6 و 7 هەیە ئێستا من هەر شتێکم بوێ ئەجا قسەم جار هەر بەڕێگاچم سارە لێ قڕم هەر خۆم شتێکم بۆ دێ ئازاد دەستەکەم بنووسینی یەکستا نووسم هەڵەبجە یان سلێمانی بەروار یان نووسیمە پێنجوێن بۆ نمە باریکە هەربەت یەکستا نووسیمە و بەروارەکە نووسیمە بەس نانووسم سەعات چەند ئەز ئەنووسم بۆ نمونە نووسیمە لێرە 25 حوتی هەشتاون باریکە ئازاد زورێنی بابانی پندم نووسیوە بۆ نمونە شتم نووسیوە هەنی پێشبینی بەڵام ئەم حاسێ شەشە فەزلی خواجیانە هەنی هەم کەسێک نیەتی جاری وای حەزق نەگەشتم بە نەفرێک وتمە ناو ئەوەیە چۆن نەزانی لە خورماڵ بووم وتم کاگە تۆ کوڕی فڵان کەسی حەزداقم دەرم ناوی بێنم خەڵکی دادیەکە وتێوە چۆن نەزانی وتم ناوت ئەوەیە چۆن نەزانی ئەجا وتم پێم وایە الله ئەعلەم هەشتا حوتی وتی بالضبط کەم و زیادی هەشتا حوتم کوڕی فڵان کەسیشم ئاجا بەس ئەمە حازەیە بەس هەموو کاتێم حازەیە نایەت یعنی شتەکان ئەنووسم شعرە پەندە پێشبینیە ئەمەش فەزڵ و گەورەی خوای تەعالایە نەهینە نە سیحرە و نە جادووە و نە فاڵە و نە ساخچێتیەوە و بەڕاستی ئیلهامێکە و هەندێکی خەوبینین و هەندێکی پێشبینی و من سوپاسی خواکەم و بەس من سپاسان مەمنونم سپاسانەکەم مەمنون سپاسانەکەم بەڵێ چ نور دیارە پێشبینیەکانی حاجی ئازاد بۆ ساڵی 2021 ئاماژە بۆەوە کا ساڵەکە کۆمەڵێک خاڵی تایە کە نایەوێت هاوڵاتیان ترسێنە بۆ هیوایی ساڵی 2021 ساڵێکی خۆش بێ و تێپەڕ بێ و کۆمەڵی پێشبینیشی نووسیوە کە ئێمە دواتر لە راپۆرتیان خێنە ڕوو ئەگەر ڕێمەوەلایەوە سپاس بۆ پامنێرمان فەرحان حەمەخان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە ئاڵەبجۆ لەگەڵمانەوەی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت ئێمەش بۆ هیواین کە ساڵی 2021 ساڵێکی خۆش بێ بۆ هەمووانەوە لە هەموو لایەک لە ساخ و تەندروست باش بن. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەرنامی ئەمڕۆمانەش بڕگەی نیگە با پێکەوە بینەری بین و دواترە گەڕێینەوەلاتان.
بەڵێ خۆشەویستان ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینەوە بە پرۆگرامێکی نوێەوە هاوکارانم پێتانەگەنەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.